بناوی خوای بەخشندەی میهرەبان حەمد و سەنا و سوپاس و ستایشی بێپایان بۆ خوای پەروەردگاری جیهان درود و سەلام لەسەر پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم و لەسەر ئەهل و بەیت و هەموو یاران و هەموو شوێنکەوتوانیان تا کۆتە زەمان. بەڕێزان خۆشەویستان، پێ خۆشحاڵم لە حەڵقەیەکی نوێی مافە ئیسلامیەکان هاتمەوە خزمەتی بەڕێستان. ئەمڕۆ ئینشاء الله باسی مافی ئافرەت ئەکەین لەسەر پیاو کە ئەم بابەتەش بابەتێکی زۆر زۆر گرنگە. خوای پەروەردگار لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وەلەهن مثل الذي عليهن بالمعروف، ئافرەتان چۆن پیاوان حەقیان بەسەریانەوە هەیە ئەمانیش حەقیان بەسەری ئەوانەوە هەیە، ئەبێ مافەکانیان جێبەجێ بکەن. وەڕەسوڵ الله ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ ئەلا ئین لەکم على نسائکم حقا ولنسائکم عليكم حقا، ئێوە حەقتان هەیە بەسەر ژنەکانتانەوە ئەوانیش مافی و حەقیان هەیە بەسەر ئێوەوە. ولا حديث ترى هاتوا پێغەمبەری خوا ئەفەرمێ صلی الله عليه وسلم لەخوا بترسن مسلمانان فاتقوا الله في النساء، لە ئافرەتانە و لە مافی ئافرەتانە لەخوا بترسن، چونکە ئێوە بە ئەمانی خوا و بە پەیمانی خوا و بە وعدی خوا ئەو ئافرەتانەتان کردوتە خێزانی خۆتان و حەڵاڵتان کردووە لەگەڵیانە بژێن، جا بە کەلیمەی خوا و بە وشەی خوا، جا بۆیە پێویستە ئەو عەهد و پەیمانی کە داوتانە بیپارێزن. عەهد و پەیمانەکان طبعا بریتە لەو حەق و حقوقانەی کە هی ئافرەتە لەسەر پیاو. حەقی پیاو یا حەقی ئافرەت لەسەر پیاو خۆشەویستەکانم، حەق و مافەکانی ئافرەت لەسەر پیاو عولەمایان کردویان تا دوو بەشەوە. بەشێکی حەقی مالیە، یعنی پەیوەندی بە پارە و ماڵەوە هەیە، بەشێکی حەقی غەیرە مالیە کە بریتە لە حقوقی تر جگە لە حقوقی پارە. حەقە مالیەکان یعنی ئەوەی کە پەیوەندی بە پارەوە هەیە یەکەمیان مارەییە. مارەیی خوای پەروەردگار لە سوورەتی نیسا ئاەتی 4 ئەفەرمێ وآتوا النساء صدقاتهن نحلة، ئەفەرمێ مارەی ئافرەتان بە سیداق ناوی بردووە، یعنی ئەبێ ئینسان ڕاستی تیا بکە، ئەبێ ئەو عەهدە بواتە سەر مارەی ئافرەت وەکو هەدیەیەک پیان بدەن، بە دڵخۆشیەوە پیانی بدەن. دووهەم لە مافەکانی ئافرەت لەسەر پیاو نەفەقەیە. نەفەقە یعنی خواردن، جلوبەرگ، شوێنی نیشتەجێبوون، ئەمانە ئەبێ بەڕێکوپێکی بە عرف چۆن، یعنی عرف یعنی خەڵکی چۆن ئەمانە جێبەجێەکەن. مەثەلەن خەڵکی ئەو شارەیان ئەو شوێنەی کە تۆ تیا ئەژێ چینانێک ئەخۆن، ئەگەر تو هەدبوو ئەبێ وەک ئەوان، جلوبەرگیش هەروەها ئەگەر ئەوان چیەکەنە بەر، ئەگەر تو هەدبوو ئەبێ وەک ئەوان بکەی بووی. هەروەها شوێنی نیشتەجێبوون طبعا وبي توانايش أوا أجر توانات نبوخ ولا حول ولا قوة إلا بالله. خوي تعالى فرمي لينفق ذو سعة من سعته، أويك خواني دولة من وهيتي إمكانياتي بي إمكانياتي خوي، ومن قدر عليه رزقه أو شيء كنيتي إمكانياتي تنغا فلينفق مما آتاه الله. كان إخوة بي داوا ألوا ببخشه بيويست لسر بيوان نفقة لسر جنكانيان بكن بيويست حقك الشرعية. خوي پروردگار داوای کردووە لە ئێمە کە ئێمە ئەو حەقە جێبەجێ بکەین لە ئیسلامە نەفەقە لەسەر پیاوە، مەگەر ژن و پیاوەکە مەسەن ئافرەتەکە مەوەزەفە بێ بە قەدەری ئەو وەزیفەیە کە ئەیدا، مەسەن ئەو کاتانەی کە بۆ غەیری پیاوەکەی و ماڵی پیاوەکەی سەرفیەکە کە لە وەزیفەیە بە قەدەر ئەوە لە موچەکەی خۆی بەشدار ئەبێ لە نەفەقەیە. ئەگینا نەفەقە لە ئەسڵا لەسەر پیاوە و ئەبێ پیاو لا زۆرەکەی لەسەر پیاوە بێ پیاو جێبەجێ بکە. پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ دینارێک کە تۆ لە پێناوی خوایە بێبەخشیت، دینارێک یعنی بۆ جیهاد ئەمانە، دینارێک بۆ ئازادکردنی بەندەیەک، دینارێک بیدەی بە فەقیر و هەژارێک، دینارێک بۆ ماڵ و مناڵەکەی خۆت، کامیان گەورەترە ئەوەی کە بۆ ماڵ و مناڵەکەی خۆت سەرفەکەی. طبعا مەگەر زەکات نەبێ. ئەمە حەقی مالی. حەقی غەیرە مالی یعنی حەقی غەیری مادی. خوای تعالی لە قورئانی پیرۆزە ئەفەرمێ وعاشروهن بالمعروف، ئەفەرمێ لەگەڵ ئافرەتانە باش بن، لەگەڵیانە بە جوانی بژێن، ئەگەر حتا شتێکی ئافرەتەکە تش بەدڵ نەبوو فإن كرهتموهن فعسى أن تكرهوا شيئا ويجعل الله فيه خيرا كثيرا. سورة نساء آيات 19. يعني ئەگەر شتێکی ژنەکەشت بەدڵ نەبێ سەبر بگرە لەسەری تەحملت هەبێ لەوانەیە ئەوەی کە تۆ بەدڵت نەبێ بێتە خێر و بەرەکەت بۆ تۆ. بۆیە پێویستە لەسەر پیاوان سەبر بگرن لەسەر ئافرەتان، هەروەها چۆن پێویستە لەسەر ئافرەتانیش سەبر بگرن لەسەر مێردەکانیان. معاشرەی چاک بریتیە لەمانەی خوارەوە. ئەم خاڵانەی کە باسیەکەن، یەک تەحملی ئازاری بکەی لە کاتێک ئەگەر ئافرەتەکە تووڕە بیان غەڵەتێکی کردیان هەڵەیەکی کرد تۆ تەحملی لەسەر بگری و سەبری لەسەر بگری،
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئەفەرمێ وەسیەتتان پێەکەم بە ئافرەتان، چونکە ئافرەتان لە پەراسۆی پیاو دروست کراون و لارترین شوێنی پەراسۆش سەرەکەیەتی، یعنی لووتکەکەیەتی. ئەگەر بتێ ئەو پەراسۆیە تەواو ڕاستی کەیتەوە وەکو ڕاستەیەک وەکو مستەڕەیەک بەڕاستی ئەیشکێنی. بۆیە ئەگەر بتەوێت بژێی لەگەڵ ئافرەتە ئەبێ بژیت و تحملی ئەو تۆزە لاریەی شە بکەیت کە طبعا لە پیاویش هەیە، بەس طبعا دیارە لە ئافرەتە پێویستە لەسەر پیاوان سەبری لەسەر بگرن، پێویستە لەسەر پیاوان سەبری لەسەر بگرن. بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ فەستەوصوا بالنساء خەیرا، وەسیەتتان پێەکەم بە ئافرەتان کە چاک بن لەگەڵیانە. دووهەم ئەبێ گاڵتەی لەگەڵا بکەی، ئەبێ پێ بکەنی بەدەمیەوە، ئەبێ بە نەرمی معاملەی لەگەڵا بکەی، ئەبێ تۆ لەگەڵ ژنەکەتا دەم بە خەندەبی، ئەبێ بە نەرمی معاملەی لەگەڵا بکەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نصیحەتی ئەو سەحابەیە کە فەرمێ بۆ کچێکت نەخواست کە گاڵتەی لەگەڵا بکەی، یاری لەگەڵا بکەی، یاریت لەگەڵا بکەی، پێ بکەنی لەگەڵا پێ بکەنی لەگەڵ تا کاتی هانێدا کاتێک کە ژنەخوازێ ئەمانە بکە لەگەڵ خێزانەکەیە. ئەوە لە بوخاری و مسلمە هاتووە. سێم نابێ لە ئافرەت بدەی ئیلا لە ئاخر حەد کە ئیتر نەسیحەت دەور نەبینێ، ئامۆژگاری دێور نەبینێ، جێگە جاکردنەوە دەور نەبینێ، ئەو کاتە لێدانیش نابێت لە دەم چاو بێ، نابێ بە شێوەیەک بێ شوێنەکەی دیار بێ یان ئازارێکی زۆری پێبدا، بەس لێدانی تەدیبی بێ کە شەرع مەجالی داوە، ئەویش لێدانێک بێ کە ئاخر حەل بێ و هیچ ئازارێکی وا نەدا لەو ئافرەتە کە شوێنی دیار بێ و ئاسارێکی لە گیانێ دیار بێ، بەڵکو تەدیبی بێ تەنها بۆ ئەوەی بیسەلمێنی کە تۆ لەو ئافرەتە ناڕازیت. چوارەم گوێندان، قسەی ناشرینکردن، یعنی ئەمانە بە هیچ شێوەیەک نابێ بەکاربێنی لەگەڵ ئافرەتا. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەفەرمێ ولا تقبح، یعنی نابێ ناشرینیکەی، قسەی ناشرینی پێ بکەی، یعنی بە هیچ شێوەیەک بەرامبەر بە کەسی تریش دروست نییە. چجا بەرامبەر بە ژنەکەت کە تۆ یعنی لەگەڵ یا ئەژەی، تۆ هەموو شتێکتان هەموو نهێنیەکتان لا یەکتریە، ئیتر چۆن ئەبێ هەندێک قسە حەقێکی تر لە حەقەکانی پێویستە مەجای بدەی. ئەگەر خۆت بۆت کرا شارەزای کەی لە دینە، ئەگەر پێت نەکرا و توانات نەبووی نەتەزانی ئەبێ مەجای بدەی فێری دینەکەی ببێ، بەڵام ئەبێ ئاگات لێ بێ، ینی لە چی شوێنێک فێرە بێ، لە شوێنێکە کە زەرەری بۆ دینی و بۆ ئەخلاقی نەبێ. نابێ مەنعی ئافرەت بکرێت لە مزگەوت هەر لەبەر ئەوەی کە فێری دین بن. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ لا تمنعوا إماء الله مساجد الله، یعنی منعیان مەکەن، بەڵام بۆ مەرجش کاتی ئەچێ بۆ مزگەوت یا ئەچێ بۆ دەرس ئەبێ لیباسی شەرعی بپارێزێ، ئەبێت خەلوەی لەگەڵ پیاوانە نەبێ، ئەبێ ئەو کەسانی کە تێکەڵیانەکان لە ئافرەتان ئەبێ کەسانێکی چاک بن، ئەخلاقی نەگۆڕن، ئەمە زۆر گرنگە. شەشەم ئەبێ ئینسان لە غیرەکەیە ئیعتیدالی هەبێ. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەنێ غیرە هەیە خوا خۆشیەوێ، هەنێ غیرەش هەیە خوا خۆشی ناوێ. ئەو غیرەیە کە خوا خۆشیەوێ غیرەیەکە ئەگەر گومانێکت هەبوو، ئەگەر گومانێک هەبوو یعنی شتێکت بینی شتێکی نابەجێت بینی پێویستە غیرەت هەبێ. ئەو غیرەیە کە خوا پێی ناخۆشە ئەو غیرەیە کە هیچ گومانێک نییە، هیچ شتێکت نەبینیوە ناشایستە بێتر بۆ غیراکە. یعنی اعتیدال ئەوەیە کە یعنی نەیەلی ئافرەتەکەت مثلەن شتی ناشەرعی بکە، ڕێگای ناشەرعی بگرێتە بەر، لەگەڵ خەڵکی لار و ئەخلاق ناشری نابێ، ئەمە ئەوە اعتیدالە لە غیرەیە. زیادە ڕەویشکردنیش لە هەر مەسئلەیەکە زیادە ڕەویکردن ناشەرعیە، زیادە ڕەویکردن ناشەرعیە. حوتەم ئەگەر ئینسان زیاد لە ژنێکی هەبوو ئەبێ عەدل بکات لە نێوانیانە، ئەبێ دادپەروەری بپارێزێ لە نێوانیانە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرمێ هەر کەسێ دوو ژنی هەبێ ئەگەر لار ببێتەوە بەلایەکیانە ئەوە لە ڕۆژی قیامەتە دێ بە لاری دێتە حوزوری خوای پەروەردگار، خوا پەنامان بدە. هەشتەم ئەبێ گومانی خراپ بە ژنەکەت نەبەی، ئەبێ گومانی خراپ بە خێزانەکەت نەبەی. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نەهی کردووە کەوا پیاو بە شەو لە سەفەر بێ یان لە شوێنێک بێ بە شەو لە کوتوپڕێکا لە دیوارەوە بڕاتە ماڵەوە، بە شەوان بڕاتە ماڵەوە، یعنی بەو نیەتێک وایە عەلە ئەساس ژنەکەی نەوەک خیانەتی لێ بکە، نەوەک یعنی شتێک بکە ئەم بەدڵی نەبێ. طبعا ئەوە بە هیچ شێوەیەک دروست نییە، ئەوە لەبەر ئەوەش دروست نییە چونکە تۆ نابێ گومانی خراپ بە ماڵ و مناری خۆت ببەی. مادام هیچ شتێک نییە لە ئارایە
هیچ شتێکی ناڕێکت نەبینیوە ئیتر نابێ گومانی خراپیش ببەی. زۆر گرنگە خۆشەویستەکانم، دۆستەکانم، برا ئازیزەکانم، خوشکە بەڕێزەکانم، ئێمە لە نێوانی یەکا پیاوان و ئافرەتان مافی یەکتری بپارێزین. زۆر زۆر گرنگە، زۆر گرنگە حەق و مافەکانی یەکتری بدەین. حتا ئەگەر تۆ خوشکی یا برای ئەگەر بەرامبەرەکەت هاوسەرەکەت حەقی نەدات، تۆ هەوڵدە حەقی ئەو جێبەجێ بکە بۆ ئەوی لای خوا قەرزار نەبی. تۆ حەقەکەی ئەو جێبەجێکەی بۆ ئەوەی لای خوا قەرزار نەبی. نەڵی مادام ئەو نایدا حەقی منش حەقی ئەو نادەم. نا بە هیچ شێوەیەک تۆ لەو کەسانە مەبە. ئەمجا برا بەڕێزەکانم، هاوسەرەکەت و مناڵەکانت لە هەموو کەسێک وەبەرترن. تۆ حەقی مادیان بدەی لایەنی پارەوە و هەروەها نازیشیان بکێشی. لە هەموو کەسێەوە بەرترن، لە هەموو کەسێەوە بەرترن، چونکە ئەوان بەس تۆیان هەیە، ئەوان بەس تۆیان هەیە. نابێت تۆ پشتیان لێ بکەی، نابێت تۆ لەبەر خاتر هیچ کەسێک مافی ئەمان پێشێل بکەی. ئەم قسەیە دووبارە ئەکەم و نابێت لەبەر خاتر هیچ کەسێ، حتا ئەو کەسە ئەگەر دۆستترین کەسیشت بوو، نابێت لەبەر خاتری ئەو مافی ژن و مناڵەکانت پێشێل بکەی. خوای پەروەردگار ڕەحم بە هەموو لایەکمان بکە. خوای تەعالا تاعەت و عیبادەتمان لێ قبوڵ بکە. خوای تەعالا لەوانەمان بگێڕێ کە نەیەڵین مافی هیچ خاوەن مافێک لەسەرمان بێ. والسلام عليكم ورحمة الله وبركاته.